ئێمە کوڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی زیاتر لە 70 ڕێکخراو ئەمڕۆ لە پارێزگای دهۆک کۆبووینەوە لە سنووری پارێزگای دهۆک بۆ هەندێک گفتوگۆ لەسەر هەندێک بابەت. یەک لەوانە ئێمە بابەتەکەی کە باسمان کرد ئێمە ببینە پەیوەندی و هێزێک نێوان خەڵک و حکوومەت و لایەنی دەسەڵات. بۆ نمونە خەڵک ناتوانێت هەموو کاتێک بەدەسەڵات بگات پەیامەکانی بەدەسەڵات بگاتن، بەڵام ئێمە هەوڵ دەدەین و لە هەوڵداین. بۆ نمونە دروست نەبوونی حکوومەت ساڵێک بەسەری دەچێت، ئێمە بووی هەوڵ بدەین و فشارێک دروست بکەین، فشارێکی یاسایی. بۆ نمونە موچە نەهاتن، هەوڵێک بدەین بزانین لە ئەستۆی کێ ئەم موچەکە ناهێت، لە حکوومەتی مەرکەزیە کەم تەرخیمی لە حکوومەتی خۆمانە. ئێمە هەوڵی ئەوە دەدەین لە چارەسەرێک بگەڕین هێز و پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت و دەسەڵات بین.